دانوستانی یەکێتی و تورکیا شکستی هێنا. قوبات تاڵەبانی هانا بۆ عەلی قەرەداغی دەبات. ئەگەری قەدەغەی ڤیزای تورکیا بۆ سلێمانی بەهێزە و داخستنی فڕۆکەخانەی سلێمانیش بە نادیاری دەمێنێتەوە. ماوەی زیاتر لە مانگێکە بە دەستپێشخەری یەکێک لە بەرپرسە باڵاکانی هەرێم دانوستانەکانی یەکێتی و تورکیا بەڕێوە دەچێت. بەڵام بەپێی زانیاریەکانی تیوار ئەم دانوستانانە شکستیان هێناوە. دانوستانە نهێنیەکان لەلایەن تیمێکی هەواڵگری تورکیا بە سەرپەرشتی هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا و چەند بەرپرسێکی ئەمنی و سەربازی یەکێتی چەند جارێک لە بەغدا و لە هەرێم بەڕێوە چووە. لەو دانوستانانەدا تورکیا مەرجەکانی خۆی خستوتە ڕوو بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ یەکێتی و هەڵگرتنی گەماروی سەر فڕۆکەخانەی سلێمانی. تیوار زانیویەتی تورکیا ئامادەیی دەربڕیوە نوێنەرایەتی یەکێتی لە وڵاتەکەی بە فەرمی بکرێتەوە بە مەرجێک ئەو حیزبە ئەو پاکێجە مەرجە قبول بکات کە تورکیا خستوویەتە ڕوو لە قەدەغەکردنی جوڵە و چالاکی گروپە دژبەرەکانی تورکیا لە سنووری سلێمانی. بەپێی زانیاریەکان بەرپرسانی یەکێتی نکۆڵیان لە زانیاریەکانی تورکیا کردووە وتویانە کە جموجۆڵی چەکداری لە سنوورەکان تا ئاستی سفر نەماوە و گروپە چەکدارەکانی قەندیلیش لەو ناوچانە پەرتەوازە بوون کە پێشتر لەژێر کۆنتڕۆڵی خۆیاندا بوون نەک یەکێتی. هەرچی سەبارەت بە کوردی ڕۆژاواشە زانیاری هەڵە بە تورکیا دراوە و یەکێتی پێداچوونەوەی بە سیاسەتی پەیوەندیەکانی لەگەڵ ڕۆژاواشدا کردووە. بەوتەی سەرچاوەیەک تیمی یەکێتی زیاتر وەک شەڕفرۆشتن لە داواکەی تورکیا دەڕوان و پێیان وایە بیانوەکانی تورکیا هیچی ڕاست نییە. تورکیاش لای خۆیەوە هەڕەشەی درێژکردنەوەی گەماروی سەر فڕۆکەخانەی سلێمانی داوە. تەنانەت باس لە ڕاگررتنی ڤیزای تورکیا بۆ سلێمانی کراوە. سەرچاوەیەکی تایبەت بۆ تیوار دواوە کە دوای شکستهێنانی هەوڵ و دانوسانەکان قوبات تاڵەبانی پەنای بۆ عەلی قەرەداغی سەرۆکی یەکێتی زانایانی ئیسلامی جیهانی بردووە تا قسە لە دۆسیەکەدا بکات. بەو پێی عەلی قەرەداغی پەیوەندی تایبەتی لەگەڵ ئەردۆغان هەیە و بڕیارە نێوەندگیری بکات. هاوکات بەپێی زانیاریەکان لێژنەکەی عێراق بۆ لێکۆڵینەوە لەسەر دۆسیەی ڕاگررتنی گەماروی فڕۆکەخانەی سلێمانی هیچ شتێکی پێ نەکراوە. تەنانەت تورکیا راپۆرتەکەشی لێوەرنەگرتوون کە بڕیار بوو بدرێتە باڵوێزخانەکەیان لە بەغدا. لەم نێوەندەشدا پرسی داخستنی فڕۆکەخانەی سلێمانی بەڕووی ئاسمانی تورکیا بە نادیاری دەمێنێتەوە و هێشتاش ڕوون نییە کە هەڕەشەکانی تورکیا بۆ سنووری سلێمانی و ئاڵۆزیەکانی لەگەڵ یەکێتی تا کوێ دەڕوات و چارەنووسی چی بەسەر دێت.